من دكتور عبدالكريم ياسين كريم راقري كوليجي زانست لزانكوي صلاح الدين هالقري بلاي دكتوراه لتایبەتمەندی بايوتكنولوجي كوليجي زانست لسالي 1968 لزانكوي سليماني و دامەزراوە دواتر لسالي 1980 گواستراوەتەوە بۆ شاری هەولێر ئەم کۆلێژە لەو کاتۆ تاکو ئێستا بەردەوامە کۆلێژی زانست لە حەفت بەشی سەرەکی پێک دێتن کە بەشەکانیش بریتین لە بەشی بایۆلۆژی کە ئەویش ئێستا کە دوو لقی تێدایە لقەکان هەرێک لە بایۆلۆجی پزیشکی و بایۆلۆجی گشتیە هەروەها بەشی کیمیامان هەیە و بەشی کۆمپیوتەریشمان هەیە کە بەشی کۆمپیوتەریش لە دوو لق پێک دێتن زانستەکانی کۆمپیوتەر و ئایتی لە خۆی دەگریتن و بەشی فیزیاشمان هەیە لە کۆلێژ زانست بەشی فیزیاش لە دوو لق پێک دێتن لقێکیان فیزیای پزیشکیە لقێکیان فیزیای گشتیە و بەشی ماتماتیکیش بە هەمان شێوە هەیە لە کۆلێژی زانست لەگەڵ بەشەکانی زانستەکانی زەوی و نەوت کە بەشی جیۆلۆجی پێدەگۆترێتن و کۆتا بەش کە حوتەم بەشە بەشی زانست و تەندروستی ژینگەیە. ئەو قوتابی خۆشەویستانەی کە لێرەوە ئێستا دەخوێنن لە کۆلێژەکەمان یان ئەو قوتابی خۆشەویستانەی کە لە داهاتوودا دانوێ بێن لەو کۆلێژەمان دەست بە خوێندن بکەن دەتوانم پێیان ڕابگەینم کەوا کۆلێژ زانست تایبەتمەندێکی خۆی هەیە کۆلێژ زانست دەتوانین بڵین جیاوازە لەگەڵ کۆلێژەکانی تر ئێستا ئەمە لە زانکۆ سلاحەدین هەندێک کۆلێژمان هەیە کە قوتابیان نەخوێنن تەنها بۆیان هەیە ببن بە مامۆستا لە قوتابخانەکان و دواناوەندی و ئەدادەوە بەڵام وەکو کۆلێژی زانست دەرچوانی ئێمە بەڕاستی هەڵی کاری زیاتریان هەیە لە هەمان کادا دەتوانن ئەگەر حەز بکەن ببن بە مامۆستا لە داهاتوودا و هەروەها هەڵی کاری تر کە دەتوان بڵێم زیاتر بەستراوەتەوە بە بازاری کار جا بازاری کارەکە حکومی بێتن یان ئەهلی بێتن تایبەتی ئێستا ئەمە ئەو بەشانەمان هەیە لە کۆلێژ زانست کە من باسم کرد کە پەیوەندیان هەیە بە پزیشکیەوە ئەو قوتابیانە کە دەردەچن زۆر بە ئاسانی دەتوانن کار بەدەست بێنن لە تاقیگە پزیشکیەکان جا لە نەخۆشخانەکانی حکومی بێتن یان لە نەخۆشخانەکانی ئەهلی بێتن لە هەمان کاتدا ئەو قوتابیانەی کە لەو بەشانەی باڵێن فیزیا و کیمیا و بایۆلۆجی و هەتا ژینگەش دەرەچن ئەوانە هەلی کاریان هەیە لە کۆمپانیەکانیش کار بکەن و هەروەها لە کارگەکانیش کار بکەن تامان بە سیفەتی ئەوەی کە وەکو با بڵێن یاریدەرێکی تاقیگا ئیش بکەن واتە لە تاقیەکانی پیشەسازی لە تاقیەکانی نەخۆشخانەکە باسمان کرد و هەروە تاقیەکانی سامانی سروشتی تاقیەکانی نەوت تاقیەکانی تایبەت بە ئاو جا ئاوی ژێرزەوی بێتن ئاوی سەرزەوی بێتن هەروەها لەو تاقیەکانەی کە پشکنین لە بۆ خۆراک دەکەن دەتوانن لە داهاتوودا لەو شوێنانەش کار بکەن واتە دەرچوانی کۆلێژ زانست بەڕاستی هەلی کاریان زۆر زۆرە بە نسبەتی کۆلێژی زانست ئێستا ئەمن تقریبان ئەوە ساڵێکە ڕاگرم لەو کۆلێژە و ئینشاڵڵا بۆ ماوەی 4 ساڵ بەردەوام دەبین تەبیعی پلانی خۆمان هەیە لێرە دەتوانم لێرەوە من سوپاسی سەرۆشی زانکۆی سەلاحەدین بکەم دکتۆر کامەران کە بەڕاستی پشتگیریەشی زۆری ئێمە کردووە تاوەکو ئەو پلانانەی کە ئێستا لەبەردەستماندا هەیە جێبەجێ بکەین یەکەم پلان بەڕاستی گۆڕینی شێوازی خوێندن لە کۆلێژ زانست کاوەش دەتوانم بڵێم سەرۆکی زانکۆ و سەرۆکایەتی زانکۆ زۆر پاڵپشتمان بوونا گۆڕینی ئەو شێوازەی خوێندن بۆ شێوازی خوێندنی بۆلۆنیا کە پێدەگوترێت بۆلۆنیا پرۆسێس یان بۆلۆنیا سیستەم ئێستا خۆشبەختانە ئەو ساڵی یەکەممان تەواو کرد کە پۆلی یەکەم بوون ساڵێشتە دەبنە پۆلی دوو لەگەڵ خۆیان ئەو سیستەمە دەبن تاوەکو 4 ساڵی داهاتوو ئینشاڵڵا کۆلێژ زانست
هەمووی شێوازی خوێندنەکەی دەبێتە خوێندنی بۆڵۆنیا کە ئێمەش دەزانین بەڕاستی خوێندنی بۆڵۆنیا یەکێکە لەو خوێندانەی یان لەو سیستەمانەی کە زیاتر ڕەوش و ئاستی زانستی کۆلێژەکان بەرەو پێش دەباتن بە تایبەتیش قوتابی خۆشەویستەکانمان زیاتر ئاستی زانستیان بەرزتر دەبێتەوە قوتابی خۆشەویستەکانمان وا لێ دەکەین کە زیاتر جوولەیان زیاد بێتن لە پۆلەکاندا وایان لێ دەکەین زیاتر بێن توێژینەوە لەگەڵ مامۆستاکان بکەن بەڕاستی ئێمە لەو شێوازەی خوێندەی کە بۆڵۆنیایە وا دەکەین بە شێوازی زیازیە پشگیری قوتابی خۆشەویستەکان بکەن لە ئێستاوە ببنە توێژەر جا بە هۆی ئەوەی کە لە تاقیگەکانیان وا دەکەین ئەو توێژینەوانەی کە لە بەردەستیانە یان ئەو تێست و ئەکسپەریمەنت و پشکنینانێکە لە بەردەستیانە بە شێوەیەشی باشتر ئەنجامی بدەن تاوەکو لە داهاتوودا دەتوانین بڵێن زانیاری باشتریان دەستکەوێت بۆ ئەوەی کە چۆن توێژنەوە دەکەن دوای ئەوەی کە دەبنا پۆلی چوار دیسانەکەمە یارمەتیان دەین کە لە پۆلی چوار پرۆژەی توێژینەوە بە شێوەیەکی باشتر بکەن با بڵێن پەیوەست بە و زۆری خوێندنەی کە ئێمە باسمان کرد کە بۆڵۆنیا پرۆسێسە لە هەمان کاتدا ئێمە بەڕاستی قوتابیانمان هان دەدەین هەر لە ڕێگەی ئەو شێوازی خوێندنەی کە بۆڵۆنیاوە کە باسمان کرد بتوانن لەگەڵ دەرەوە کۆنتاکت پیا بکەن یەک لە پلانەکانمان ئەوەیە لە چەند ساڵی داهاتوودا زیاترین قوتابیانی خۆمان بنێرین بۆ زانکۆکانی دەرەوە بە تایبەتی زانکۆکانی ئەوروپا تاوەکو ئاشنابن بە خوێندن لەو زانکۆیانە تاوەکو پەیوەندێکی پتە و بەهاش دروست بکەن کە گەڕاونەوە بە زانیاریەکی باشتر بگەڕێنەوە و لە هەمان کاتدا کاتێکە دەردەچن لەو کۆلێژەی کە کۆلێژی زانستە بە ئاستێکی زۆر بەرز دەربچن و بتوانن بە ئاسانی ئیش یان هەڵی کار بە خۆیان پیا بکەن خۆشبەختانە دیسان سوپاس بۆ سەرۆکایەتی زانکۆ ئێمە لە خلالی ئەو ساڵەی توانیتمان چەند پەیوەندیەک و هەماهەنگێکی باش لەگەڵ زانکۆکانی دەرەوە دروست بکەین بە تایبەتی لە زانکۆ نزیکەکانی ئێستا کە تورکیاوە دەستمان پێکردووە لەگەڵ ئیران و هەروە زانکۆ عەرەبیەکان کە ئێستاش لەگەڵیان لە هەمانگی داین لە ماوەیەکی زۆر نزیک دەتوانم بڵێم لە هەموو بەشەکان نا بەڵام لە 5 بەش تقریبان لە کۆلیژ زانست بە تەماین بەلایەنی کەم 5 لە تۆپ قوتابیەکانمان ڕاوان بکەین بۆ خولی هاوینە تەبێ لەگەڵ ئەوەشدا لەگەڵ زانکۆکانی ئەوروپاش ئێستا هەمانجی باشمان هەیە لە ڕووی پرۆگرامێک کە پێ دەگوترێت پرۆگرامی ئیراسمۆس پلس کە ئیراسمۆس پلس تایبەتە بە وڵاتانەی کە لە دەروەی یەکشێتی ئەوروپانە ئێستا کوردستانیش ئەو حیسابی لەگەڵ دەکرێت ئێمە دەتوانین لەگەڵیان بەشدار بین لە پرۆگرامی ئیراسمۆس پلس تەمە خۆشبەختانە ئەو ساڵ توانیمان چەند قوتابیەکی خۆشەویست لە بەشی ماتماتیک بنێرین بۆ زانکۆکانی تورکیا لێ بۆ ماوەی چەند مانگێک بمێنەوە دوایێ بگەڕێنەوە واتە لەو پرۆگرامە ئێمە بەردەوام دەبین هەم لەگەڵ ئەوروپا و هەم لەگەڵ تورکیا و هەم لەگەڵ ئەو وڵاتە عەرەبیانەی کە من باسم کرد تەبێ لە هەمان کاتدا بێزگەلەوە ئێمە ئەو قوتابیانەی کە با بڵێن ئەوائلن یەکەمن لەسەر بەشەکان تاکو ئێستا با بڵێن 5 یەکەمەکان دەتوانین دوای زیادی بکەینە 10 یەکەمەکانیش لە هەمان کاتدا لە داهاتوودا ئێمە زیاتر مەسەن ئیش لەسەر ئەوانش دەکەین کە تەواو دەکەن خوێندنەکەیان یەکەم و دووەم و سێم با بڵێن ئەوانش بنێرین بۆ خوێندنی ماستەر لە وڵاتانێکم باسم کرد هەمان شێواز بە شێوازی سی بە شێوازی ئیرازمۆس و لە هەمان کاتدا ئێستا کە ئەمە لەسەر خەتین بۆ ناردنی قوتابیان بۆ دکتۆراش یعنی ئەکید بن کۆلیژی زانست دێک لە کۆلیژانەیە زۆر گرنگی بەو بەرنامانەی ئاڵوگۆڕی داتەوە بۆ خزمەتکردنی قوتابی خۆشەویستەکانمان کۆلیژ زانست لە ڕووی توێژینەوە هەروەکو باسم کرد کۆلیژ زانست یەک لەو کۆلێژانەیە بە کۆلیژی توێژینەوە ناو دەبرێتن بەڕاستی ئێستا کە لە دەرەوەش لە ئەوروپا و لە ئەمریکا و لە زۆربەی وڵاتان یعنی زانکۆکان بەرەو توێژینەوە دەچن لەوەی بەرەو با بڵێن خوێندن و با بڵێن جۆرێتیمە
وانەوتنەوە و تەکنۆلۆژیای وانەوتنەوە لە کۆلێژەکان طبیعی ئێمە نابێ ئەوش لەبیر بکەین ئەو تەکنۆلۆژیای وانەوتنەوەش لەلایەکدا دەنین بەڵام ئەوەی بەنسبەتی ئێمە وەکو کۆلێژ زانست گرنگە توێژینەوەیە دەتوانم بڵێم کۆلێژ زانست لەسەر ئاستی زانکۆی سەلاحەدین یەکەمە لە ڕووی ئەنجامدانی توێژنەوەی زانستی هەر وەکو بەڵگەیەک ئێمە ئەو ساڵی ڕابردوو هاتین کۆمەڵێک داتای بەرچاومان خستە ڕوو لە خلالی لە ماوەی یەک ساڵدا مەسەرەن توانیمان ژمارەی توێژینەوەکانمان هەمووی دیاری بکەین بۆمان دەرچوو ژمارە توێژینەوەکانمان لەسەر ئاستی زانکۆی سەلاحەدین لە 150 هەموو کۆلێژەکان کە زیاترە واتە ئەگەر ئەمە زانکۆی سەلاحەدین بکەینە 100 بەش لە 50 زیاتر تەنها توێژینەوەکان بۆ کۆلێژی زانست دەگەڕێتەوە ئەو توێژینەوانش کە لێکوانە لە کۆلێژەکەی ئێمە ئەنجام دەدرێت ئەکید ینی یارمەتی قوتابیانی شتێدایە و هەروەها مامۆستا بەڕێزەکان کە توێژنەوە ئەنجام دەدەن تەبیعی کە ئەو توێژنەوانش ئەنجام دەدێتن خۆشبەختانە زۆربەی زۆری توێژنەوەکانمان لە گۆڤاری زۆر ئاستبەرز لە ڕووی جیهانیەوە بڵاو کراینەوە ئێمە لە کۆلێژ زانست زۆر پرۆگرامی ئاستبەرز بە قوتابی خۆشەویستەکانمان دەبەخشین یەک لەوانە ئێمە هەموو کاتێک پێمان خۆشە زۆربەی ڕێکخراوەکان ئەو ڕێکخراوانەی کە تایبەتن بە خزمەتکردنی قوتابیان لێرە لە کۆلێژەکەمان داوت بکەین بۆ ئەوەی بێن لێرە وەرکشۆپ و سیمینارەتمان بۆ بکەنەوە وەکو نمونە ئێمە ساڵی ڕابردوو توانیمان دەستگای ڕوانگە داوت بکەین بۆ کۆلێژەکەمان دەتوانم بڵێم وەرکشۆپێکیان پێشکەش کرد زیاتر لە 2 سەعاتی خەیاند زیاتر لە 500 قوتابی خۆشەویست ئامادە بوون لەم وەرکشۆپەدا دەتوانم بڵێم قوتابیانی خۆشەویست زۆر سوودمەند بن بە تایبەتی سوودمەند بوونەوەی کە چۆن بتوانن بۆ خۆیان لە داهاتوێکی نزیک توێژینەوە ئەنجام بدەن و لە توێژینەوەکانیشیاندا داهێنان بکەن کە ئەوەی کە زۆر گرنگە بۆ ئێمە بەڕاستی داهێنانە یعنی ئێمە ڕاستە لە کۆلێژ زانست مامۆستامان هەیە مامۆستاکان زیاتر با بڵێن توێژنەوەکان دەکەن و ئەوان زیاتر ڕێنیشان دەرن بۆ قوتابیەکان بەڵام دەمانوێت ئەو قوتابی خۆشەویستانەی کە لێرەنا لە ماوەی ئەو 4 ساڵە بۆ خۆیان ببنە خاوەنی ئایدیا و فکری خۆیان کە بتوانن داهێنان بکەن لە چی لە توێژینەوە لە هەمان کاتدا ئێمە مەسەلەن توانیمان ڕێکخراوێکی کۆچ و کۆزبەران داوت بکەین ئەوانیش دیسانەکە وەرکشۆپێکیان لێکوانە پێشکەش کرد زۆرترین ژمارە قوتابیان بەشدار بوون تێیدا کەوا باز بۆ قوتابی خۆشەویستەکانی ئێمە بکەن کە چۆن بتوانن کۆچی یاسایی ئەنجام بدەن ئەگەر پێویستیان بوو کۆز بکەن نەوەک عەشوائی و ڕاندەمڵی وەکو پێشتر بە شێوەیەشی ئیلیگەڵ و نایاسایی خۆیان لەو ڕێگا سەختە بدەن و خۆیان لە دەست بدەن زۆر پرۆگرامی ترمان هەیە بۆ قوتابیان مەسەن یەک لەو پرۆگرامانەکە ئێستا لە بەردەستماندا هەیە دەمانوێت مەسەن وەرکشۆپێکتر تایبەت بکەین بە مادە هۆشبەرەکان چەند قوتابی خۆشەویستەکانمان شارەزایی بن ئاشنا بن بەوەی کە ئایا ئەو مادە هۆشبەرانە چه تەسیرێکیان دەبێتن ئەگەر هاتوو لە داهاتوو با بڵێن خوا نەخواستە تووشی ئەو کێشەیە بوون لە هەمان کاتدا ئێمە لە کۆلێژ زانست ساڵانە ڕۆژێکمان دیاری کردووە ئەو ڕۆژە پێ دەوترێ چاڵاشی زانستی کۆلێژی زانست بە فیستیڤال ناو دەبردرێتن تەبیعی خۆشبەختانە ئەو ساڵەکە توانیمان هەموو بەشەکان کۆبکەنەوە لە یەک ڕۆژدا بتوانن ئەو کار و چاڵەکی زانستیانی کە لە بەردەستیانە پێشکەشی بکەن کە پێشکەشیشی دەکەن ئێمە خۆشبەختانە توانیمان هەتا ژمارەیەکی زۆر لە بەردەست مثلەن خەڵکانی کار بەدەست خەڵکانی ئەتیادیش توانیان چ بکەن بەشدار بن لە هەمان کاتدا توانیمان سپۆنسەر بۆ قوتابی خۆشەویستەکان پێیا بکەن تاکو بتوانن ئەو توێژینەوە و پرۆژانەی کە لە بەردەستیاندا هەیە کە بۆ خۆیان خاوەنی بوونە ویستیان لەو ڕۆژەدا پێشکەشی بکەن ئێمە توانیمان لە هەمان کاتدا سپۆنسەریان بۆ پێیا بکەن دیسانەکە توانم بڵێم زۆر سەرکەوتوانە بوو ساڵی دابێتن وعدیان دەینێ ژێنیان دەینێ کە هێشتا ئەو فیستیڤالە
بەهێزتر بێتن دام و دەستگاکانی حکوومەت زیاتر بەشدار بن ئەوانی کە کاربەدەستن بۆ ئەوەی ببینین لێرە کە قوتابیەکانی ئێمە قوتابیانی کۆلێژ زانست خاوەنی فکرە و ئایدیا و پرۆژە و داهێنانی تایبەتن کە دەتوانن لە داهاتوودا خزمەت بە حکوومەت و کۆمەلگا بکەن. دەبێت لە هەمان کاتدا ئێمە کۆلێژی زانست دەتوانم بڵێم کۆلێژەکە پڕ لە چالاکی زانستی جیازیایتر وەکو ئەنجامدانی سیمینار، وەرکشۆپ، هەتا کۆنفرانس لەسەر ئاستی ناوخۆی و لەسەر ئاستی نێودەوڵەتیش. تابێ ئەوە هەمووی بۆ ئەوەیە کە ئێمە بەڕاستی بتوانین لە ڕێگەی ئەو پرۆگرامانێکم باسم کرد دیسانەکە بتوانین سوودێک بەو کۆمەلگایە و سوودێک بەو حکوومەتەی کە حکوومەتی هەرێمی کوردستانە بگەینین. هەر کاتێک کێشەیەک گرفتێک هەیە لەو وڵاتە ڕوودەدا ئێمە خۆمە بەخاوانی دەزانین ئێمە دەبێت دەست پێشخەری بکەین بۆچی بۆ حەلکردنی ئەو کێشانە. مثلن کێشەی لافاوە کێشەی بوومە لەرزەیە کە ئەوانە تایبەتن با بڵێن بەکێ بە و بەشانەی کە من باسم کردێک لەوانە مثلن بەشی سمان هەیە زانستەکانی زەویمان هەیە کە هەمووی کێشەی ئاو و کێشەی لافا و کێشەی بوومە لەرزە دەتوان لە خۆی بگرێتەوە. کێشەی تەندروستی دەتوانین بڵین بەشی بایۆلۆژی کە تەندروستی بەشێکی مثلن تەندروستیمان هەیە لێ بایۆلۆژی پزیشکیمان هەیە فیزیای پزیشکیمان هەیە هەر نەخۆشیەک لە ناکاودا با بڵێن سەر هەڵەداتن لە وڵاتەماندا ئێمە دەبی خۆمان بە بەرپرسیار بزانین بۆ ئەوەی کە بە زووترین کات ئەو کێشەیە بە خەڵک بناسێن ئەو نەخۆشیە بە خەڵک بناسێن و لە هەمان کاتدا وا بکەین پێیان بڵێن کە چۆن خۆیان بپارێزن و چۆن مثلن لەو نەوعەت با بڵێن نەخۆشیانە دوور بکەونەوە. پەیامی من بۆ قوتابی خۆشەویستەکانی کۆلێژ زانست یانە قوتابیانەی کە لە داهاتووشدا دێنە ئەو کۆلێژە ئەوەیە کە دەتوانم بڵێم ئێوە بەڕاستی شانسێکی باشتان دەبی ئەگەر ناوتان لەو کۆلێژە دەرچوو یان ئێوەی قوتابی ئێستا لێرەنە شانسێکی باشتان هەیە کە لەو کۆلێژەدان. کە دەڵێم شانسێکی باشتان هەیە ینی زیاتر مەقسەدی من ئەوەیە بەڕاستی کۆلێژەکەمان وەکو باسم کرد کۆلێژێکی زۆر سەرکەوتووە. دووەم ئەو مامۆستا بەڕێزانەی کە لێرەدانا مامۆستای زۆر سەرکەوتوونە. جا پەیامی من ئەوەیە بۆ ئێوەی خۆشەویست پابند بن بەو ئامۆژگاریانەی کە لەو کۆلێژەی بۆ ئێوە دەرێزدن. پابند بن بە داوامکردنتان بەڕاستی زۆر زەڕورە داوامەکانتان ڕێک بخەن. پابند بن بە پاک و خاوێنی ئەو کۆلێژەکە ئێستا تێدا دەخوێنن. هەروەها پابند بن بەو ئەرکانەی کە مامۆستا بەڕێزەکان بە ئێوەی دەستپێرن جا ئەرکەکان ئەرکی با بڵێن هۆما یان ئەرکەکان ئەرکی ناو کۆلێژە یان ئەرکەکان ئەو ئەرکەیە کە دەستنە شوێنێک با بڵێن وەکو ئینتەرنشیپ لێوێ بەسەرم ماوەیەک دەمێننەوە. بەڵێنتان پێ دەدەم ئەگەر ئێوە پابەت بن بەو ئەرکانتان ئێوە کە دەردەچن لەو کۆلێژە باشترین قوتابیتان لێ دەرێزدن کە دەردەچن لەو کۆلێژە باشترین هەڵی کاریشتان دەبێتن. لە کۆتاییدا دەتوانم بڵێم ئەمن یەکێکم لەو کەسانێک کە خۆشبەختم بەڕاستی زۆر خۆشبەختم کە ڕاگری کۆلێژێک بوومە کۆلێژی زانست. کۆلێژ زانست دەتوانم بڵێم قوتابیەکانی بەڕاستی قوتابی زۆر باش و زیرەک و چالاکن. کۆلێژ زانست فەرمانبەرەکانی بەڕاستی فەرمانبەری زۆر چالاک و باشن. کۆلێژ زانست مامۆستاکانی ماشەڵڵا مامۆستای زۆر چالاک و باشن. یعنی دەتوانم بڵێم کۆلێژی زانست کۆلێژەکە دەتوانین بڵێین تێیدا دەتوانی بەحەسێەوە لە ڕووی زانستیەوە. و هەروها زۆر خۆشحاڵیشم کە چەند قوتابیەکی خۆشەویست هەستان بە ئەنجامدانی ئەو چاوپێکەوتنە هیوادارم ئەو جۆرە چاوپێکەوتنانە لە زانکۆی سەلاحەدین لە کۆلێژەکانی تریش هەبن بۆ ئەوەی بتوانین ئێمە زیاتر مثلەن لە نزیکەوە ئاگاداری قوتابی خۆشەویستەکانمان بین و هەروها وەکو با بڵێن تەشجیعێکیش بۆ ئەو قوتابی خۆشەویستانێک کە لە پۆلی 6 پۆلی 12ەوە دەرەچن تاکو بە چاوڕوونێکی باشیان هەویتن بۆ کۆلێژەکانی زانکۆی سەلاحەدین. سوپاس.